قسەکردنی زیاتر لەسەر ئەم بەرهەمە هونەرمەند ڕەوەند ئەحمەد میوانی هاشتاگە زۆر بەخێر بێیت ئەم بەرهەمەتان بەرهەمێکی نیشتمانیە و لەسەر ئامۆزایە چۆن بوو کە بەرهەمێکی لەم شێوەیەتان دروست کرد؟ بڕاستی ئەم هەلبەست هاتی کردواندن مامۆستا پەیدار عامودێ هەلبەستاوی چێ کرد ژمە هاتی دوادمە دەست پێ کرد بوو مژی ئاواز دانی سەر مەلجەم مامۆستا عەزیز لۆرین سلاوی مێژەر هەنە مەتۆمات کرد و هاتم عامودێش بۆ کلیباوی من العامودێ کلیباوی چێ کرد الجەم مامۆستا ئالان ئەندرۆس بڕاستی مەخەڵاس کرد مەدوه بەلا کرد هێویدارم گۆ برلێ ملەت بێ برلێ جمهورا بێ دروستکردنی بەرهەمی میوزیکی لەسەر شارەکانی کوردستان چ کاریگەریەکیە بێت؟ بڕاستی ینی گەڤەگە مەرۆ ستران کە سەر باژارە خۆیا سەر وڵاتی خۆشێت کە مەرۆ بێترش وڵاتی خۆ حەز دکە مەرۆ بێرگا وێ دکە بیرانین نوێنی خۆشتێن بیرا مەرۆ ji bo vê tiştî me ser bajarê xwe çêkir rastî taybet Amûdê yanî me ser vê çêkir. باش باسی خۆت بکەین تۆ لە کێوە دەست بە کاری گۆرانی وتن کردووە باسی مێژووی هونەری خۆتمان بۆ بکە. me dest pê kir ji sala 2050 min stranik min berhemek çêkir li ser Şêx Meşûq bû şehîd Şêx Meşûq bû hema Xwedê lê be û sala 2010 jî ez û birê min Serdar Ehmed li bajarê Vîyena dimîne me elbomek bi hevdûr derxistibû navê wê jîn ev e slavê min Serdar Ehmed birê min slavê min jêr jî hene me yanî me ji vê çaxê me dest pê kir heyana jî em muzîka xweşê dikin em berhemê xweşê dikin yanî حەز دەکەی بە ستایلی جیاواز گۆرانی بڵێیت جگە لەم شێوازێکی ئێستا هەیتت؟ em dixwazin yanî em çêkin bi rastî em dixwazin stran xweş millet çêkin em awazên xweş bin yanî em kêfa millet bînin em li ser waqe jî bistirên em li ser evînî bistirên evînî bê yanî welatparêzî bê her tişt yanî باشە بەرهەمی گوڵا باژارە ئەومان بینی لە دوای ئەمە پلانی داهاتوو چییە؟ پلانê me bi rastî hene car di mamoste pêdar Amûdê slavê min jêr hene stranek sir hewlêr em hazir dikin haziriya wê dikin û em hêvîdarin got em demek nêzik ew jî yanî em ser sekinîne inşallah me wê jî derxînin em ê ji millet re bihweşînin inşallah demek nêzik be. باشە پەیامت بۆ خەڵکی هەرێمی کوردستان چییە کە بۆی کەم جار ئەم بەرهەمەی تۆ کە لەسەر ئامودایە بڵاو کراوەتەوە لەسەر شاشەکەی ئێمە پەیامت بۆ خەڵکی کوردستان چییە؟ ji bo xelkê Kurdistan rastî yanî gavek mir ser bajarê Xwedistirê ser welatê Xwedistirê mero kêfxweş dibe mero yanî serbilindayî yanî ji bo me ser welatê xwe bajarê xwe wan bistirê yanî زۆر سپاس بۆ بەڕێز ڕەوەند ئەحمەد گۆرانیبێژ کە ئامادە بووی لە هاشتاگ سپاس بۆ ئامادە بوویت. گەلکی سپاس وەرە واب دەرفەندامە سپاسیا وەرکەم. گەلێک بەخێر.